ئاڵۆزی و کێشمە و بێنەوە بردەکانی چەند ساڵی نێوان هەرێم و بەغدا بۆ ئێستا تەنها زیان و گرفتی لە بەردەم پرۆسەی سیاسی نەداوە لە عێراقدا، بەڵکو لە سەروی هەمویانەوە زیانی گەورەی بە ئابووری وڵات گەیاندووە، بەتایبەت بڕینی بەشە بودجەی هەرێم و وشکردنی داهاتی هاوڵاتیانی هەرێم لەلایەن بەغداوە. شارەزایەکی بواری ئابووریش دەڵێت ناگرێت چیتر هەرێم لە بەرامبەر ئەم زوڵمەی کە بەغدا بەرامبەر هەرێم دەیکات دەستە وەسان دابنیشێت، بەڵکو دەکرێت هەرێم بەدوای بەدیلی نەوتدا بگەڕێت و هەوڵی پتەوکردنی ژێرخانی ئابووری خۆی بدات و ئەویش بە پێشخستنی کەرتی کوشتوکاڵ و بەرەودانی زیاتر بەداتە ناوخۆیەکانی خۆی. پێشتریش باسمان کردووە بە بەردەوامەوەکو ئابووری ناسان ئەبێ حکوومەت یاریمی کوردستان بیر بکاتەوە لەوەی کە ئەم هەیکەلی ئابووریە پێکەری ئابووریە کە لەسەر یەک قاچ وەستاوە کە بریتە لە نەوت ئیتر ئەبێ واز بێنی لەم بابەتە، ئەبێ قاچەکانی ئابووری هەیکەلی ئابووریەکەمان زیاتر بێ، ئەبێ پشت ببەسین بە کەرتی کشتوکاڵ کەرتی گەشت و گوزار. مامۆسایەکی زانکۆ شاماشە بۆ دەدات حکوومەتی هەرێم لە سیاسەتی بەرەمێنانی نەوتدا سەرکەوتوو نەبوو، هەر بۆیە ئێستا بە ناچاری دەکرێت بیر لە بەدیلی نەوت بکاتەوە و کەرتەکانی پیشەسازی و کشتوکاڵ و کەرتی گەشت و گوزار دەوڵەمەندتر بکات و چاکسازی ڕیشەیش لە بەرژەوەندی گشتیدا بەدی بهێنێت و تا لەو ڕێگەیەوە بتوانێت لە بەرامبەر بەغدا سەنگەری ئابووری بەهێز لێ بدات. پێویستە ئێمە پەرە بە کەرتەکانی کە بدەین و نابێ هێندە ئێحتیمام بە کەرتی نەوت بدەین. ئێمە کەرتێکی کەمان هەیە سیاحە، کوردستان خۆمان هەمومان نەزانی شوێنێکی جوان شوێنێکی نیشتیمانێک یعنی پڕەتی لە جوانی و ئێمە ئەبێ کار بکەین بۆەوەی گەشتیار ڕاکێشین بۆ هەرێمی کوردستان. یەکێک لە خاڵە گرنگەکان کە ئێمە پێویستە بکەین چاکسازی لە کەرتە ئابووری و کارگەڕیەکاندا. بەندێکی کوردی هەیە دەڵێت دەستی کەس پشتی کەس ناخورێنێت، بۆ مانایی گەر حکوومەت هەرچاوی لە هەوڵەکانی دەرەوە بێت ئەوە هەرگیز کێشەکانی چارەسەر نابن، بۆیە دەبێت لە ناوخۆدا بە چەند ڕێگەیەک کە یەخستنی نێوماڵی خۆ و نێشتنی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی و هەمە چەشنەکردنی سەرچاوەکانی داهات بگرێتە بەر و نەوت نەکاتە تەنها سەرچاوەی ئابووری خۆی. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.